الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری جومعەی ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا بابەتێکمان پێشکەشکردن بە ناونیشانی تاوانەکانی غەیبەت و بەڵاکانی زبان. وتاری ئەم جومعەیەش تەواوکەری وتاری ڕابردووە بەویست و پشتیوانی خوای پەروەردگار ئینشا ئەڵڵا ئەوەندەی خوای گەورە تەوفیقمان بدا شتێکی تر لەو بارەوە پێشکەش دەکەین و دەڵێین وەبیللای تەوفیق. خوای پەروەردگار زمانی وەکو شاخەڵاتێکی خۆی بۆ بەندەکانی داناوە. خوای گەورە لە سوورەتی ئەڕەحماندا لە قورئانە دەفەرمێ خەلەق الئینسان عەلەمەه البەیان، مرۆڤی دروست کردووە خوای میهرەبان و توانای دەربڕینیشی پێداوە. جا سەیری قورئان کەن ئێوە کەسانەی کە قورئان دەخوێننەوە بە وردی لێی بکۆڵنەوە و لێی ورد بنەوە. تەماشاکەن قورئان نافەرمێ خەلەق الئینسان وعەلەمەه البەیان، بۆ ئەو واوی عاتیفەیە لەوێدا نییە. زانایان زۆربەیان دەڵێن لەبەر ئەوەی عەلەمەه البەیان تەفسیرە بۆ خەلەق الئینسان، واتە خوانەی فەرموو خەلەق الئینسانە وعەلەمەه البەیان، ئینسانی دروست کرد و هەروەها ڕادەربڕین و هەست و ناخدەربڕینیشی پێبەخشی. نەخێر هەردووشیانی بەجیاهێنان بۆ ئەوەی عەلەمەه البەیان ببێتە تەفسیری خەلەق الئینسان. ئالێرەدا قورئان ئەوەمان پێ دەڵێ ئینسان بوونی بە دەربڕینی ناخیەوەیەتی. زمان مەبەستمانەوە نییە کەسانێک هەن ناگۆن واتە ناتوانن قسە بکەن. ئەمە شتێکی ئاساییە. خوای پەروەردگار ئەو ئینسانی وا دروست کردو بە حیکمەتێکی خۆی، بەڵام هیوا هەیە زمانش لە ناو دەمیایەتی ئەتوانێت قسە بکە بەڵام ناتوانێت تەعبیر لە ناخی خۆی بکە. ئەوەی لە سینەتایە کە نەتوانی بە ئازادی دەری بڕی هەر وەکو ئینسان نەبی وایە. ئەمڕۆ سەردەمێکە پێی دەوتێت سەردەمی مافی مرۆڤ، سەردەمی ئازادی ڕادەربڕین. ئەم شتانە حەز دەکەم گەنجەکانی ئێمە، خوێندەوارە کوردەکانی ئێمە زۆر باش لە قورئانەکە تێبگەن. هەر ئەو ئاەتەی کە دەفەرمێ خەلەق الئینسان عەلەمەه البەیان، یعنی ئینسان کاتێک ئینسانە و بوونی مرۆڤ بوونی سەلماوە، کاتێک ئازاد بێ لەوەی کە لە ناخیایەتی بتوانێت بە ئازادانە دەری ببڕێ، خەڵک گوێی بۆ بگرێ، قسەکانی ببیسترێ، تەعبیر لە ناخی خۆی بدرێ. کەواتە بوونی قسەکردن یعنی سەلماندنی بوونی تۆی مرۆڤ لەسەر زەویدا وەکو ئینسانێکی سەربەخۆ. هەروەها خوای پەروەردگار لە سوورەتی ئەڕوم ئاەتی 22دا دەفەرمێ ومن آیاته خلق السماوات والأرض ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. خوای پەروەردگار دەفەرمێ بەشێک لە دەسەڵات و عەزەمەتی خوای پەروەردگار کە نیشانی ئێوەی داوە ئەی ئینسانەکان، بە چاوی خۆت بەڵگە و نیشانە لەسەر دەسەڵاتی بێسنووری ئەڵڵا دەبینی. یەکێک لەو نیشانانە بریتیە لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی. لە تعبیری قورئانیدا کاتێک کە دەفەرمێ ئاسمانەکان و زەوی واتە گەردوون. ئەو زەمەنە مرۆڤ هەر ئەوەندەی لە گەردوون زانیوە زەوی بینیوە، سەریشی بەرز کردوێتەوە ئاسمانی بینیوە. بە تعبیری ئەمڕۆی زانستی قورئانی یعنی ئەی ئینسان سەیرێکی زەویەکەی خۆت و گەردوونە فراوانەکە بکە، بەڵگە و نیشانەی ئاشکرا لەسەر دەسەڵاتی ئەڵڵا دەبینی کە ئەوە نابێت لە خۆیەوە دروست بوو بێ و خوایەکی تاک و تەنها و بێشەریکە دروستی کردووە. پاشان دەفەرمێ هەر لە نیشانەکانی دەسەڵات و عەزەمەتی ئەڵڵایە جیاوازی دووشتی ئێوە، اختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم، زمانتان لەگەڵ دەموچاو و شێوە و ڕەنگی پێستان. ئینسان ئەگە تەماشا بکە لە دوو ڕوەوە ئەم ئاەتە بانا دەکرێت. یەکەمیان سەیری گەلانی سەر زەوی بکە، نزیکی 1000 و ئەوەندە زمانە هەیە لەسەر زەویدا، هەر لە زمانی کوردیەوە تا عەرەبی و ئینگلیزی و کۆتایی. پاشان ئەوە هەر ئەو ئینسانەیە هەر یەکە بە جۆرێک قسە دەکا. پاشان جیاوازی ڕەنگتان، ئەوە ڕەشپێستێکە دەڵێ قیرە، ئەوە سپی پێستێکە دەڵێ بەفرە،
ئەوە سوور پێستە، ئەوە پێستی ئەسمەرە بەم شێوازە. ئەمە لە ئاستی گەلان و نەتەوە و شەعبەکاندا. پاشان تەماشاکەی هەر لە ناو ماڵێکدا سەیری دەکەی هەر لە دایک و باوچێک چەند منداڵێک لەدایک بوون، هەر بە شیری ئەو دایکە گۆشکراون، هەر لە مەنی ئەو پیاوە خوڵقاون، هەر بەنانی ئەو ماڵە پەروەردەبوون، ئەویان ڕەنگی سوورە، ئەویان ڕەشتاڵەیە، ئەویان قژی سوورە، ئەو قژی مەیلە و ڕەشە، ئەویان سپی پێستە، ئەو جۆرێکی ترە، ئەم نەبەڕاتی سەوتی نەوعێکە، براکە و خوشکەکەی نەوعێکی ترە. ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر دەسەڵاتی بێسنووری ئەڵڵا. بۆیە لە ئاەتەکەدا دەفەرمێ ئەمە بەڵگە و نیشانەیە للعالمین. لە ڕیواەتی حەفسی کوڕی عاصمدا کە ئێمە ئەو ڕیواتە لە قورئانە پەیڕەو دەکەین و دەخوێنینەوە لە قیراءەتی سەبع لە کوردستاندا، ئاوا خوێندراوەتەوە للعالمین لە قورئاندا. یعنی ئینسانەکان دەتوانن لە ڕووی زانستیەوە لە دووشت بکۆڵنەوە، لە ڕەنگی ئینسان، لە دەنگی ئینسان. بۆیە وێنەی فۆتۆغراف هات، تەماشاکە وێنەیەک ئەگەر 1000 کەسی تێدا بێ، ئەو چاوەی تۆ ئەوەندە تیژەگەر لە حەدی خۆدایش بکە، هەر یەکەیان ڕەنگێکی تایبەت بە خۆیان هەیە. بۆیە وێنەی تۆ بۆ وێنەی کەسێکی تر لەسەر زەویدا بەکار نایە، ناسنامەکەت بە وێنەکەتەوەیە. یعنی علم با بگاتە ئاستی ئەوەی سوود لە ڕەنگی مرۆڤەکان ببینێ. هەروەها قورئان ئاماژەی بەدەنگ کرد، دەنگی هیچ مرۆڤێک لەم سەر زەویەدا لە نەبەڕاتی سەوتیدا لە دەنگی کەسێکی تر ناچێت. ئەی علم وەرە لە ڕێی دەنگەوە بەڵگە لەسەر ئینسان کۆبکەوە. هەندێکیش لە قراءاتی سەبع ئەوانی تریان بێزگە لە حەفظ دەفەرمون للعالمین، بەڵگە و نیشانەیە بۆ هەموو جیهان کەم قورئانە بەخشش و خەڵاتی خوایە بۆ هەموو جیهانیان بەبێ جیاوازی. جاخوا فەرمووی خەڵقی ئاسمانەکان و زەوی لەگەڵ ڕەنگ و دەنگی مرۆڤە، بۆیە ئەم دوانە پەیوەندیان بە یەکەوە هەیە و وردی قورئانەکەمان بۆ دەردەخا. ئینسان لە منتیقەی هێڵی ئیستیوای زەویدا پێستی ڕەشە. ئەگەر وەکو سیبریای رووسیا سپی بوویایە پێستەکە تەحەمولی نەدەکرد، هی ئەو گەرمیە. چاو لێ خوای گەورە لەوێ مرۆڤی ئاوا ڕەش دروست کردووە بۆی لەگەڵ ئەو ژینگەدا بێ. تۆ لە کوردستانێکی پاک و خاوێندا ڕەنگی مرۆڤەکانی جوانە، سپیە، چونکە لەگەڵ ئەو ژینگەی تۆدا دەگونجێ. ڕەش بووینە ناشرین دەرەچوین، ئەویش سپی بوویە ناشرین دەرەچوو. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ سەیرکە، سەیری ئەم زمانەکە، سەیری ئەم ڕەنگەکە. هەر لەم ئاەتەشەوە خۆشەویستانم ئەم بابەتەشمان بۆ دەردەکەوێ. یەکێک دەڵێ باشە دیموکراسی لە ئیسلامدا هەیە، بۆ نمونە ئەوەی کە ئێستا هەموو ئەحزابی دنیا، هەموو ئەمریکا و غەرب داوای دەکا ئەڵێ دیموکراسی بۆ جیهان بێ. وەڵڵاهی قورئانەکەی ئێمە هیچ شتێکی تیا نەماوە باسی نەکا. حیفە لە خەڵکەوە شت وەرگرین. بەڵێ دیموکراسی لە قورئانی ئێمەدا بەم ئاەتە هەیە. خوا دەفەرمێن نابێت تەنها ڕەنگێک هەبێ، نابێت تەنها دەنگێک هەبێ. هەر وڵاتێک یەک ڕەنگ بوو، تەنها یەک دەنگ بوو، وێرانە، دیموکراسی نییە. وڵاتێک کە خوا پێی خۆشە و دیموکراسیە ئەوەیە دەنگەکانی جیاوازن، ڕەنگەکانی جیاوازن، بەڵام وەکو چی؟ بەڵام وەکو دوو برا، وەکو دوو خوشک، وەکو چەند خوشک و برایەک. ئێستا عەرزم کردن لە ماڵێکە برایەک پێستی ڕەشە، برایەک پێستی سوورە، یەکیان سپێ و هەر لە دایک و باوکێکن. ئەمانە دەکرێت پەلاماری یەکتر دەن یەکتری بکوژن؟ نەخێر. با دەنگی تۆ لەگەڵ ئەویشا جیاواز بێ، با ڕەنگی تۆ لەگەڵ ئەویشا جیاواز بێ، هەر برای، هەر لە یەک خێزانایی، هەر دەتوانی بۆ ئامانجە کار بکەیت. ئەگەر لە وڵاتێکیشا چەند حیزبێک هەبێت، چەند تەوژمێک هەبێت، چەند لایەنێک هەبێ، هەر یەکەی ڕەنگێکیش بێ، هەر یەکەی دەنگێکیش بێ، هەر یەکەی بۆ چوونێکیش بێ، با وەکو براکان بژین، بەڵام نەک وەکو دوژمنەکان. ئێمە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیموکراسی هەیە، بەڵام بۆ دوژمنایەتی یەکتر. حتا حیزبێک زیاتر دەبێ، مشکلەیەک لە وڵاتەکەدا زیاتر دەبێ. لە ئەوروپا وانە، لە ئەوروپا ئەحزاب و دەنگ و ڕەنگی جیاواز وەکو براکانی قورئانن. ئەگەر سەرکەوت پیرۆزبایی لێ دەکات، سەر نەکەوت لە ماڵی خوا دانیشتۆ وەڵڵا هەر برامی، من لە خولەی چکەدا پێشتۆ ئەدەمەوە. ئەمەیە ئەم قورئانەی ئێمە ئەگەر بە وردی بیخوێنیەوە ئەتوانین هەموو پێشکەوتنەکانی ڕۆژئاوا و ئەمریکا لە قورئانەکەی خۆماندا بە یەک ئاەت لە قورئانی پیرۆزدا بدۆزینەوە و حەلی مشکلەکانی خۆشمانی پێ بکەین. جا خۆشەویستان، قسەکردن زۆر گرنگە. ئەو دووەم ئۆکسیدی کاربۆنە CO2 کە دێتە دەرەوە جارێشکە دەیدەیتەوە و هەڵمی ئاویشی لەگەڵ تێکەڵاوە لە مەڵاشوت دەدا. ئەگەر کەسێ مەڵاشووی کون بێ یان لەد بێ ناتوانێت بە ئاشکرا قسە بکە. ئەو دەنگە لە مەڵاشوو دەدا، پاشان لە دانەکان دەدا، لە زمان دەدا، پاشان لە دان دەدا، دانێکت کرد بێ زمانت وەکو پێویست قسەی بۆ ناکرێ، پاشان لە لێوەکان دەدا، ئەمجا یەک حەرف دروست دەبێ.
بۆ دروستبوونی یەک حرف حەفدە ماسوولکە دەجوڵێ بەس بۆ دروستبوونی حرفێک حەفدە ماسوولکە دەجوڵێ یعنی ئەگەر وشەیەک بڵێ دە پیت بێ دە حرف بێ 170 ماسوولکە لە دەمی تۆدا لە قوڕکەوە جوڵاوە ئەو دەنگە ژیانە یەک خەلەلیان تێدا پەیدا ببێ ئەجەروە هەڵامەتێک دەگری دەنگت چۆن دەگۆڕێ دەنگەژەکانت ئیتیهابێکیان کردووە لەبەر ئەوە قسەیەک بەم هەموو گرنگیە دروست ببێ توخوا حەیف نییە قیامەتی خۆتی پێ ئاوادان نەکەی توخوا حەیف نییە ئیسلاحی پێ نەکەی توخوا حەیف نییە غەیبەتی خەڵکی پێ بکەی ئەم قسەیە خوا بەم خەڵاتە پێی بەخشیوی تۆ ڕۆژانە بە ملیۆن قسە بکەی هەر هەمووشی لە قیامەتە ماڵوێرانت کە هەر هەمووشی دوایی کە خەڵک بیستەوە پێی تەریق بێەوە ئاخر غەیبە دوایە کابرا کە دەیبیستێتەوە خواخواتە نەیبیستێتەوە چونکە یەکسەر دوو لە ڕووی جەنابتە ئینسان پێی شەرمەزار دەبێت باسکردنی خەڵک شەرمەزاری لە دوایە بۆیە غەیبەت کە ئاوا بەڵایە و جومعەی ڕابردوو هەندێکم عەرزی جەنابتان کرد بۆ خەڵک دەیکا بۆ هەمومان غەیبەت دەکەین یەکەم هۆکارەکەی ڕق لێبوونە لە ئینسانێک ئینسان ڕقی لە کەسێکە لە زانستی دەروونناسیدا پێڵێن ئەتەشەفی شیفای دڵ و دەرونی خۆی دەدا لەگەڵ ئەو کەسێ ڕقی لێتی بە غەیبەتکردنی دەگەڕێ بەڵکو عیبێکی هەبێ شیفای دڵ و دەرونی لێ کە باسی کرد هاها جاری وای ئافرەتێک ڕقی لە ئافرەتێکە پیاوێک ڕقی لە پیاوێکە ڕقی لێتی لە ڕێی غەیبەتەوە ئاوێک بە دڵ و دەرونی خۆیدا دەکاوە ئەزانی ئیسراحەتی کردو بەڵام بەخوا ئیسراحەتی نەکرد خۆی سووتان دووەمیان مجاملەی ڕەفیق کۆمەڵە برادەر دادەنیشن یەکیان زەممی کەسێک دەکا زەممی لایەنێک دەکا تۆش دەتەوێت دڵی برادەرەکە لێت نەڕەنجێ یەکسەر تۆش دەست پێ دەکەی لەگەڵ ئەوە کۆمەڵە قسەی دەخەیتە سەر سێمیان حەسوودی باسی کەسێک دەکەن پیاوێکی پیاوانەیە ئافرەتێکی خانومانە لەگەڵ ماڵ و مێردەکەیان ڕێک و پێکە کوڕێکە بۆ دایک و باوکی چاکە کەسی بەرامبەر حەسوودە حەز ناکەم ئینسانە بە ڕێک و پێکی باسی بکرێ یەکسەر دەگەڕێ کاکە وای مەناسن بەخوا ئەو فڵان عیبەشی هەیە بەخوا من دەزانم ئەوەشی لێبیستراوە بەخوا ڕۆژێ ئەو قسەیەشی کردووە ها دەگەڕێ بە شوێن عیبەکانیدا چونکە ئەمە لە حەسادەتەوە ئەم بۆی وەکو ئەو پیاو نییە وەکو ئەو خانم نییە وەکو ئەو کوڕێکی ساڵح و کچێکی باش نییە لە ڕووی حەسوودیەوە تووشی غەیبەت دەبی ئەوانەی کە غەیبەت دەکەن زۆریان حەسوودن گاڵتە و گەب لە مەدیسێکادا دەنیشی دەتەوێت هەندێک خەڵک پێ بکەنێ ئەبێ باسی فڵان کەس بکەی هەندێک لەو عیبانەی هەیەی باسی بکەی بۆی برادەرەکان و دۆستەکان پێ بکەنن بێکاری زۆری ئەوانەی غەیبەتی خەڵک دەکەن ئەو ژنانن کە لەبەر دەرگا دانیشتون ئەو پیاوانن هیچ ئیشوکاریان نییە ئەینا وەرە تۆ ڕۆژانە بە ئیشوکارێکەوە مەشغوڵ بە ئێوارە بە ماندووی دەچێەوە ماڵەوە هەر لەسەر نانەکە خەول لێ دەکەوێت بەخوا فریای ئەوە ناکەوی باسی ئەم و ئەوکەی بە دوعایی خەڵکی بگەڕێ بۆ لە ئەوروپا غەیبەت کەمە لەبەرەوەی کابرا وەکو سەعات کار دەکا یەک ڕۆژی هەیە بۆ پشوو خۆخوایەتی لە پارکێکا بەسەری بەرێ لە وڵاتی ئێمەی موسڵماندا بۆیە غەیبەت زۆرە زۆر بەمان بێکارین حل لە بەیانەوە تا ئێوارە ئیشن نییە ئیتر ناچار کە دانیشتی بێ باسی خەڵک بکەی بێکاریش دەردێکە خۆشحاڵی دەربڕین بە ناڕەحەتیەکانی خەڵک پەنا بەخوا کەەوە بەڵایەکی گەورەیە کابرا حەز ناکە مناڵی دراوسەکەی دەرەجەی باشی هێنابێ جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك لە ترمذیدا حەدیثەکە هاتووە ئەفەرمێ قەد خۆشحاڵی خۆت بە ناڕەحەتی کەسێکە دەرمەبڕە کەسێک سیارەکەی وەرگەڕا ماڵەکەی سووتە معاملەکەی زەرەدی کرد ئامان نەچی خۆشحاڵی بەدڵ تابێ لە مەدیسا باسی بکەی بەخوا چاک فڵان کەس زەرەدی کرد و سەرمایەکەی تیاچوو خوای گەورە ڕەحم بەو دەکا ڕۆژە ڕزگاری دەکا بەڵام تۆش تووشی هەمان بەڵا دەکا قەت خۆشحاڵ مەبە بە ناڕەحەتی خەڵک دڵنیا بە ئەوەی کە تۆ پێی خۆشحاڵی خەڵک لێ بەسەر بێ لە ناڕەحەتی ڕۆژێ خوا ئەو ڕزگار دەکا بەڵام هەمان موسیبەت بەسەر تۆ دێ بۆیە ئەگە خوا نەخواستە کەسێک کێشەی خێزانی هەبوو قەت مەچۆ بۆ خەڵکی باز مەکە ڕۆژێک خوا ئیسلاحی حاڵی ئەو دەکا بەڵام وەڵڵی هەمان کێشە دێتە ماڵەکەی تۆ لەگەڵ ژنەکە تا عیب دنیا لە کتوپڕێکا تووشی شەڕ دەبی هی ئەوەیە ڕۆژێکیش تۆ باسی عیب و کەم و کوڕەکانی خەڵکت کردووە ئەو بەڵایە کە ڕۆژێ پێی خۆشحاڵ بووی وایە خەی بە خۆت گرتەوە جا ئازیزەکانم گوێگرتن لە غەیبەت هەمان تاوانی غەیبەتکردنی هەیە ئەگەر کەسێک لە مەجلیسێکا دانیشێڵن بەڕاستی فڵان کەس بێدەنگە بەڵام گوێی لە هەموو غەیبەتەکان گرتووە و بێدەنگیشە لە ئاستیدا وەکو ئەو کەسە وایە لە مەجلیسێکا هیچ جگەرە نەکێشی هەموویان جگەرە بکێشن تۆ قەت دەمت بە جگەرەوە نەنابێ کە چوویتە ماڵەوە مناڵەکانت پێت دەڵێن باوکە دووکەڵ بۆن دووکەڵت لێ دێ ئەخۆ تۆ جگەرە نەکێشاوە لە ڕووی زانستی شەوەستیەکانت وەکو ئەوان پڕبووە لە دووکەڵ لە لای دوو جگەرە کێشەوە دانیشە بۆن دووکەڵ دەگری لە لای کەسی غەیبەتکارەوە دانیشە بەقەدەر ئەندازەی ئەو لە گوناهەکانیان هەڵت گرتووە با بۆ خۆشت قسە نەکرد بێ
وإلى أثرها المستمع الشريك المتكلم جويقري غيبت وكو أو كسوايا كقسي كردو غيبتكي كردوا إمامي نووي رحمتي خواه لبي لأذكار دادا فرمي أقر كسك للاي تو غيبتي كسيكي دكرت لما ديسيكا بيويستا ردي بديوا بلي لخواب ترسا كاك فلان كس عيبي هي بخواه مش كومال عيب مان هي باوازي لبيني بادو عي خيري بوبكين أقر وازي نده هنا أفرمي زجري بكا زجري قائل وقسكرك بكا بچي بڵێ کاکە جا من پێم وتی بێدەنگ بە فڵان کەس بە خۆڕاستە ئەوە کەم و کوڕێ هەیە بەڵام ئەو هەموو پیاوەتیەشی هەیە ئەو هەموو فەزڵەشی هەیە ئەو هەموو چاکەشی هەیە دەی خۆ خوا داوای نەکردو ئێمە مەلایکەت بین مادام کەسێک ئەو هەموو حەسەناتەی هەیە توخوا بە دوو کەم و کوڕیشی هەیە بە وازی لێبێنین ئەگە هەر وازی لێنە نەڵە بەدەست ڕایتێکێنە یەخەی بگرە بڵێ کوڕعی بە واز بێنە ئەگە هەر وازی نەدێنە واجبە مەدیسەکە بەجێبێڵی ئەگە دانیشتی لە قیامەتە بەقەدر ئەو غەیبەتکەرە گوناهت بۆ نووسراوە بۆیە قەدیمی پێشینانی ساڵحی ئێمە ئەوەندە پاک بوون دەفتەری ئەعمالیان لە غەیبەت پێیانەوە دیار بوو خالیدی ڕەبیعی یەکێکە لە ساڵحان و خواناسان دەفەرمێ لە مزگەوتە دانیشت بووم سێ چوار کەس سەریان بە یەکەوە نابوو غەیبەتی کەسێکیان دەکرد پێم وتن لە ماڵی خوادا غەیبەت مەکەن فڵان کەس زۆر چاکەی بۆم گاڕەکە هەیە توخوا وازی لێبێنن ئەو عیبانەی با دوعا بکەین خوا چاشیکە و ئیسلاحی بکە ئەڵێ بێدەنگ بوون دە دەقەی پێش و دەستیان پێکردەوە بەڵام ئەم جارەیە منیش شەیتان هانیدام گوێم بۆ قسەکانیان کرد هیچ قسەشم نەکرد وەڵڵی شەو لە خەوما نیشانیاندام هەندێک پارچە گۆشتی بەرازی بۆ گەنیان هێنا و دایان خستە دەمەوە هاوارم دەکرد حرامە نایخۆم وتیان خۆ گۆشتی فڵان کەسیش حرام بوو ئەی بۆ خواردت ئەڵێ وەڵڵاهی مانگێکیش هەستم بە بۆ گەنی ناودەمی خۆم دەکرد ئاسەواری ئەو غەیبەتە ئینسانەکان کە جاران پاک بوون ئاوا خۆشتی نیشان دەدان ئەوە ئێمە ئەوەندەمان غەیبەت کردەوە بۆیە ئەو نیشانانە نابینین هەروە پیاوێکی نووسەری بەناوبانگی وەکو سعد یوسف ئەبوو عەزیز لە کتێبی صحیح وەسایە ڕەسوول للنساء لە لاپەڕەی 570 دەفەرمێت دۆستێکی ڕازگۆم بۆی جێڕامەوە لە مەجلیسێکە غەیبەتی مردوویەکیان دەکرد ئینسان کە مردیش نابێ غەیبەتی بکرێ ئەڵە غەیبەتی مردووەکەیان دەکرد و هەندێک لە سیفاتەکانی کە هەیبوون لە دنیادا بە خراپەدایان جێڕایەوە پێدەکەنین ئەڵێ منیش گوێم بۆ گرتن لە خەوما ئەو مردۆم بینی وتی گەردنت ئازا ناکەم وتم هیچ حەقی تۆم لەسەر نییە نە ماڵێکم خواردووی نە لە دنیادا غەدرێکم لێ کردووی وتی با دوێنێ لە فڵان مەجلیسا غەیبەتی من دەکرا تۆ بێدەنگووی دیفاع لێ نەکردم واللهی دیفاع لێ نەدەکردم کاتێک گۆشتی منیان دەخواردەوە قسەت کردایەوە و ڕەدت بدانایەوە بەڵێ ئینسانێک کە لە مەجلیسێکایە واللهی باشترین حەلێکەوەی خۆت پارێزی زۆر زەرور نەبی نەچێ ناو هەموو مەجلیسێکەوە و زۆر تێکەڵ نەبی بۆ ئەوەی تووشی بەڵای غەیبەت نەبی بۆ ئەوەی لە غەیبەت ڕزگار بی یەکەم گومانی خراپ بە خەڵک مەبە خوا لە قورئانە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا لسورة الحجرات دامات هاتوا أي كوملي إيمان داران أي خوانا سنو دين داران أي واني بروتان بخوا بقيامت هيا خوتان بپارزن لزول لقمان جا خوانا فرمي قد قمان مبا بعض جارة قمان بردن بيويستا كابرا بدز بري ناو كوملقاوة ناسراوة نابتو متماني بيبكي بلي قد قماني خرابي في نابم بەڵام کەسێک هیچ خراپەیەک لێ نەبینیوە لە خۆ گومانی خراپی پێم مەبە هیچ لێ نەبینیوە وەڵا خەڵک وا دەڵێن دەی خەڵک ڕەن بەڕاز نەکەن درۆ بکەن احتیمالی هەیە بوختانی بۆ بکەن قەت گومانی خراپ بە خەڵک مەبە کە بەڵگەل لەسەری نەبێ هەروەها جاسووسی بەسەر خەڵکەوە مەکە مراقبەی ژیانی خەڵک مەکە زۆربەی وانەی تووشی غەیبەت دەبن ئەوەندە مراقبن بەسەر ژیانی خەڵکەوە ناچارن باسییان دەکەن بۆیە ئەمجا خوا فەرمووی غەیبەتی یەکتریش مەکەن یعنی هەر کەسێک بەدگومان بێ بەرامبەر بە خەڵک جاری وای ئافرەتان بەرامبەر یەکتروان هەر لە خۆ یەکسەر ئافرەتێک گومان دەبە دوو ئافرەت بە یەکەوە قسە بکەن دەڵێ احتیمالی هەیە باسی منیان کردبێ خوشکێکی سەردانی شوێنشکەی کردبێ دەڵێ احتیمالی هەیە لە ڕقی من وایان کردبێ ها یەکسەر تووشی غەیبەت بووی بەدگومانی و چاودێریکردنی ژیانی خەڵک بەڵای غەیبەتی پێوەیە دووەمیان سەیری عەیبی خۆت بکە ئیمامی شافعی سەرمەذهەبی ئێمە پێشەوای ئێمەی کورد زوبان لە فیقها دەفەرمێ لیسانک لا تذکر به عورة امرئ فكلك عورات وللناس ألسن قد زمانت باب عيبي خلق رانا وباسينك چونك توش خاوني كومل عيب كم كوري وخلق زماني هي لا استابكريتوا وعينك إن أبدت إليك معائبا فصنها وقل يا عين للناس أعين أجر تشاود بدوي كم كوري خلق هذا قرا وعيب خلقي دبيني
بیپارێزە و دایخە بڵێ ئەی چاوە خەڵکیش چاوی هەیە و تۆش عیبت هەیە بە خەڵکیش عیبەکانی من نەبینێ عیبی خەڵک داپۆشە خوا عیبت دادەپۆشێ زمان لە ئاستی خەڵکا پارێزە وەڵڵا خوا کەم و کوڕەکانی خۆت دادەپۆشێ بەڵام پێچەوانەکەشی ڕاستە زمان لە ئاستی خەڵکا بەڕەڵاکە خەڵک لە ئاستا زمانیان بەڕەڵا دەبێ چاول لە ئاستی خەڵکا بەڕەڵاکە خەڵک لە ئاستا چاویان بەڕەڵا دەبێ و نایگرێ وەکو مێژ مەبە ئەو هەموو جوانی لە ئینساندا هەیە ئەهەم مێشە ڕەشکەیەک ئەبینی عەترت پێوە بێ گوڵاوت پێوە بێ یەک تۆز پیسی لە شوێنێکتەوە بێ ئەو هەمووە نابینێ دێت لەو پیسێ دەنیشێ ئینسانیش وەڵڵی خۆشەویستانم ئێمە مەلایکەت نین هەر کەسێک کە تۆ دەیبینی ئیلا کەم و کوڕێکی هەیە بەڵام مادام چاکە جوانەکانی هەن دە جوانەکان ببینە ئێستا ئێمە ڕاگەیاندنەکانیشمان وان شارێکی ئامادەبینێ ئەو هەموو بینا و جوانی و جادە و پارک و حەدیقە نابینێ کامیراکە زوومەکەی دەخاتە سەر شوێنە دەڵێ ئەحبرا لەو کاولیە خۆم شارە وێرانە تو ئەو هەموو جوانی بۆ نیشانی خەڵک نادەی دڵی خۆش بێ بۆ دەگەڕی لە زوومی کامیراکەتەوە دڵی خەڵک تەنگ دەکەی وڵا کەلاوەیەک لە فڵان شوێنەیە دەی دەبێ ئەمەش هەبێ شارە و شار وڵاتێکی گەورەیە ئینسانیش وڵاتێکە بەخوا برام کەیلیشی تێدا دەبێ جادەی خراپیشی تێدا دەبێ بەڵام تۆ جوانەکانی نیشاندا ئەمە ئیسلامی ئێمە حەز دەکات دڵی خەڵکەکان خۆش بێ وەکو مێش بە دوو عیبی یەکتران نەگەڕین کەی غەیبەت دروستە ئێستا جەنابەت گەیشتووە و قەناعەتەی قەت نابێ قسە بکەی ئەی قەت نابێ باسی کەسێ بکەم لەم حاڵەتانەدا بە پێی ضرورەت دروستە باسی بەرامبەرەکەت بکەی بەو سیفەتانەی کە تێیدایەتی یەکەمیان زوڵمت لێکرابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لەی الواجد یحل عقوبته وعرضه ئینسانی قەرز شوێر کە قەرزی خەڵکی لایە و واجدیشە هەیەتی قەرزی خەڵکی وەرگرتووە و هەشێتی ئێستا وا هەیە بۆ نمونە خاوەنی چەندین دەفتەر دۆلارە کرێکارێک ئیشی بۆ کردووە داماوە پارەکەی ئەم و ئەو نادا دەچێت ئیشی پێوە دەکا بەزرگانی پێوە دەکا ئەومان هەیە لە وڵاتەدا لەم دوکانشتی هێناوە فڵان کەس کرێکاری بۆ کردو فڵان کەس وەستایی بۆ کردو ئەم پارانە نادا بە خەڵک لەولاوە سەرمایەکەی دەبا لە سین معاملەی پێوە دەکا ئەم کەسەی کە ئاوا قەرز شوێرە و هەبووە و ماڵی خەڵکی داگیر کردووە دروستە تۆ لای حاکمی وەخت شکاتی لێ بکەی بڵێ قوربان فڵان کەس زۆر قەرز شوێرە یان لە مەدیسا باسی بکەی بڵێ خەڵکی نەخۆتانی لێ پارێزن ئیشی بۆ مەکەن ئامان قەرزی نەدەنێ دروستە هەم حاکم سزای بدا تا قەرزەکەی لێ وەردەگرێتەوە هەم دروستە غەیبەتی بکرێ با خەڵک بیناسن با کەسایەتی بڕوشێ چونکە خۆی غەدری لە خەڵک کردووە مستحقی ئەوەی باس بکرێ دووەمیان لە ئیستیفتادا لە فتواداندا هند کاژنی ئەبوو سوفیان بوو دوای ئەوەی مسلمان بوو هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئین ئەبی سوفیان رەجل شەحیح ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو سوفیان پیاوێکە هەبووە بەخوا پارەی زۆرە لە کوپەیە زێڕی شاردۆتەوە بەڵام حتا بڵێ ڕەزیلە چی بکەم دەستی تێ ناچێ من کە هاوسەری ئەوم و مناڵم هەیە ئەوەندەمان ناداتێ لە دوکانەکە پارەمان پێ بۆ کیلۆیە میوە بکڕین کیلۆیە گۆشت بکڕین حرمەتم هەیە بۆ پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان بەخوا پیاوی واشمان هەیە ئەهلی مزگەوتیشە هەبووشە وەڵڵی ئەو ژن و منداڵی محتاجن بە شتێک ناخاتە بەردەستیان دەستی تێ ناچێ بیخوا ئەمە غەیبەتە خوا غەیبەتە بۆ ئەبوو سوفیان پێی ناخۆشە بیبیستێتەوە بڵێن پیاوی ماڵەکە ڕەزیلە و هەبووشە پێغەمبەری وتی ئەی پێغەمبەری خوا چی بکەم فەرمووی خذی ما یەکفیکی وەوەلەدێکی بالمەعروف ئەوەندەی پێویستی ژیانی خۆتە و منداڵەکانتە زیادە ڕەوی مەکە بە دزێ و لە جیشفانی دەرێنە ئەم فتوایە نەچێ ئافرەتێکی ئێمەش بڵێ مامۆستا ئەم حەدیسەی خوێندەوە ئەم حەدیسانە تایبەتن واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو سوفیانی ناسیوە ئەبوو سوفیان بەس ڕەزیل بوو بەڵام ئەگە بیشی زانیایە ژنەکەی پارە لە جیشفانی دەردێنێت تووڕە نەدەبوو تەڵاقی نەدەدا بەڵام ئافرەتێشکەی ئێمە بچێ بە دزێەوە لە جیشفانی مێردەکەی پارە دەرێنێ احتیمالێ تەڵاقیدا حیای بەرە بڵێت زیلێ کردوم لەبەرەوە نابێ ئەم ڕێگایە بەرچاو بخە ئەبێ ڕێگایشکەی گونجاوتر معقولانەتر بدۆزێتەوە چونکە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ فتوادان نییە بۆ گشت ئەوە باسی غەیبەتکردنە دروستە ژنێک بڵێ مێردەکەم ڕەزیلە لای کەسێک کڕیش سپیەکە پیاو معقولێکە مامۆستایەکە حاکمێکە بۆ ئەوەی حەقی خۆی وەرگرێتەوە سێم کەسێ ڕاوێژت پێ دەکا کچی هەیە و فڵان کەس داوای کردووە کوڕەکەی دەیەوێت ژن بێنەوە و ڕست خزمەتی لەگەڵ ماڵی فڵان کەسا بگرێ خۆی سەری لێ دەرناکەوە باشیان ناناسێ دێ پرس بە تۆ دەکا یان دەیەوێت عەرزێک بکڕێ و دراوسێ ماڵی فڵان کەسەوە ئەو قەومە چۆنن ئەو خزمانە چۆنن ئەو دراوسەیانە چۆنن تۆ لە گەڕەکەکە نیشتە جێبووی ئەمەوێ عەرزێک بکڕم و ماڵەکەم بێتەوە گەڕەکە ئەمەوێ شەریکایەتی فڵان کەس کەمە وەک پێویست نایناسم داوای لێ کردوم شەریکی معامەلە بین داوای قەرزی لێ کردوم و قەرز شوێرە یان نا ئەگە قەرزی بدەمێ و دەستگیرۆیی بکەم
بۆ ئەم حاڵەتانە خۆشەویستان چیت زانی لە ڕاست و دروستە بەبێ زیادکردن و بوختانکردن بە بەرامبەرەکەتی بڵێ. فاتیمەی کچی قەیس ئافرەتێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتی ئەی پێغەمبەری خوا سێ کەس هاتوونە خواست بێنی، وەڵڵی محەیەرم نازانم شوو بە کامیان بکەم، پرس و ڕاوێژ بە جەنابەت دەکەم. فەرمووی کامانن؟ وتی معاویەیە، ئەبوو جەهمە، ئوسامەی کوڕی زەیدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمما ئەبوو جەهم فلا يضع العصا عن عاتقه وهو ضراب للنساء. فەرمووی ئەبوو جەهم ئەو پیاوە تووڕەی هەمیشە گۆپاڵەکەی بەدەستەوە گۆچان لەسەر شانیەتی، کوڕەوە هەر ژن دەکوژێ بە لێدان، والله بڵێ جامێک ئاوم دێ لە پژمن لێت ئەسرەوێنێ، ئەوە هەر بە تووڕە و تووەسنە دایمە گۆچان و گۆپاڵی بەدەستەوەیە. بەخوا شووی بۆ پێ بکەی ڕۆژانە خۆت دانێ بۆ دارکاریکردن، بۆ ژن خراپن ئەم تایفەیە. ئاوا باسی کرد. فەرمووی بۆ ئەمما معاویەتە فەصەعلووک لا مالە لەه. وەرە معاویەش بە دەردی زمانی سلێمانی خۆمان دەڵێن ئەسپێ لە باخەڵیا سەوزەڵە خانم دەڵێ هەر دینارێک شک نابە، بابە تۆ چۆن بە شوو بە پیاوێک بکەی با جوانیش بێ، ئەی بەیانی نانت دەوێ، ئاوت دەوێ، زێڕت دەوێ، ماڵت دەوێ. ئەم پیاوە هیچی نییە لەسەر ساجی عەلیە. شوو بە پیاوێک مەکە کە هیچی نییە، خۆشەویستیەکەت لە نەبوونیدا کاڵ دەبێتەوە دوایی. هەر یەکەم مانگ خۆ ڕادەگری. ئاخر ژیانی هاوسەری وایە دووەم مانگ با مناڵێک پەیدا بە شیری دەوێ، دایبی دەوێ، ماڵی دەوێ، حاڵی دەوێ، پاسکیلی دەوێ، مەکتەبی دەوێ، خوێندنی دەوێ، دوایی دەبێتە دەمەبۆڵە لەسەر نەبوونی. خۆت تووشی پیاوی نەداریش مەکە کە هیچی نییە و هەر ئەوا شووی پێ بکەی. مەڵێ لە خێمایە لەگەڵ یا دەژیم، دوایی بە خانوش ڕازی نابی. فەرمووی بەڵام ئوسامەی کوڕی زەید حتا بڵێ ئینسانێکی هەبووە گەنجە، قۆزە، جوانە، نەرمونیانە لەسەر خۆیە، شوو بە ئەمیان بکە. والله شووی پێکرد و خێری لێ بینی و ژیانی بەختەوەر بوو. ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە غەیبەتە لەو بوارەدا، وانە فڵان کەس زۆر تووڕە و تۆسنە و گۆچانەکەی دایمە لەسەر شانە، فڵان کەس هیچی نییە و ماڵی نییە و حاڵی نییە. ئالەم حاڵەتانەدا دروستە ئەو کەسەی کە پرست پێ دەکا ڕێک وەکو خۆی بۆی باسکەی، بەڵام نابێ ئەو کەسەش بچێ بڵێ بۆیە کشەکەم نەدا بە ماڵی ئێوە چونکە پرسم بە فڵان کەس کرد، وەڵڵی ئەوە باسی کردن، ئەوە فیتنەی لێ پەیدا دەبێت. ئەبێ ئەو کەسەش زۆر بە ئەمانەتەوە قسەکانی تۆ پارێزێ، نابێ بیجێڕێتەوە. هەر لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم واتیە نەگەی ئەم فەرمودەی جێڕدرایەوە، چونکە کەس لە ئاستی پێغەمبەری خوا قسەی نەدەکرد. بەڵام ئەمڕۆ جەنابت بڵێ کژ مەدە بە ماڵی فڵان کەس، وەڵڵا دوور نییە بە کڵاشکۆف تەقەل لێ بکە، ئەڵە چ دوژمنایەتێکم لەگەڵ تۆدا هەیە. لەبەرەوە ئەو کەسێک کە پرسەکەی کردووە ئەبێ ئەم قسەی بخاتە ناو گڵەوە بۆ کەسی نەژێڕێتەوە، بۆ ئەوەی فیتنەیەک لە کۆمەڵگادا بەرپانە بێ. بڵێ یا ڕەبی خۆیان فڵان کەس ماڵت ئاوا بێ، بەهۆی تۆ من لە بەڵایەک ڕزگارم بوو، من فڵان کەسم ئاوانە دەناسی، بەردێک بخاتە سەر مەسەلەکە و خۆت لەو بەڵایە پادەزە شەریکی فڵان کەس مەکە. ئەو کەسەی بە ئازارە، ئەو کەسانی بەڵای کۆمەڵگان، بۆ نمونە چاویان پیسە، بەغیلن، حەسوودن، فیتنەن، قسەهێن و قسەبەرن، تانە و تەشەر لێدەرن. ئەو کەسە دروستە کە نزیک ماڵت بۆ تەلەفۆنی کردیم بە ماڵ و منداڵەکەت بڵێ بە قوربانتان بن، بەڵایەکە هات ناچارم هەتا دەڕۆم وریای خۆتان بن، دوعا بخوێنن. ئەمە هەیە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دایکی ئیمانداران خاتو عایشە بمان دەجێڕێتەوە، دەفەرمێ کابرایەک داوای ڕوخسەتی کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێمە ماڵەوە، پێغەمبەر فەرمووی ئیئذەنوا له فبئس أخو العشيرة، ئیزنی بدەن با بێتە ژوورەوە، بەخوا پیاوێکی بەد و خراپە، خوا لە بەڵای لاماندا، بەخوا لێی دەترسم. یعنی زۆر ناڕەحەت بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هاتنی فڵان کەس بۆ لای، ئاوا باسی کرد. خۆمەت بۆ خۆی دەچێتە تەقریبەن بابی غەیبەتەوە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم نابێ غەیبەتی خەڵکی بکە. ئەمە دەرسە بۆ ئێمە. دەفەرمێ کە هاتە ژوورەوە، پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بەگەرمی پێشوازی کرد، ئەلانە له النبی القەولە، زۆر بە نەرمونیانی، زۆر بە حورمەتەوە لە لای سەرەوە داینیشان، ئاونانی بۆ بان کرد، زۆر ڕێزی لێگرت و بە حورمەتەوە خواحافیزی لێ کرد. ئافرەتانی ئیسلام ئازادن. خاتو عایشە خۆی بۆ نەگیرا و ڕەخنەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، وتی ئەی پێغەمبەری خوا سەرم سوڕماوە، ئەم پیاوە کە هات تۆ دەتگوت چی؟ وتت بەڵایەکە هات خوا لاماندا لە شەڕی ئیزنی بدەن بێتە ژوورەوە، خوا بکەم نەجاتمان بێ لێی. کەچی کە هاتە ژوورەوە چەند حورمەت لێگرت، چەند قسە لەگەڵ یان نەرم بوو، چۆن ڕێزت لێگرت، چۆن بە حورمەتەوە خواحافیزی لێ کرد. ئەمە لە چی و ئەوە لە چی بە کوردی خۆمان حەدیسەکە ئاوایە، ئەمە لە چی و ئەوە لە چی؟ فەرمووی یا عائشە، ئەی عائشەی خۆشەویستم گوێ بگرە، إن شر الناس منزلة يوم القيامة من تركه الناس إتقاء فحشه. فالمدكل الصحيح مسلم هاتوا. فموي عائشة خان خرابترين خلق لقيامته، أو كساني الرسواي ميدان محشر لقيامته، أو كسان خلق لدنيا دا خوان ليدا باريزي وحزبت يك الله بيانناك لبر شر بلايان.
قڕ بەسەر ئەو کەسەی پەنا دەگرن بەخوا خوابمان پارێزە لە ترسی چاوە پیسەکەی، لە ترسی زمانە بەدەکەی، لە ترسی قسەهێنان و بردن و فیتنەیەکەی، لە ترسی غیبەت و بوختانەکەی، لە ترسی دەروونە نەخۆش و حەسوودەکەی، لە ترسی تانە و تەشەرەکەی بێتە ماڵەکەت حیات دەبا یەکەم و کوڕی لە ماڵەکەتدا هەبێ بە حەو گەڕەکی ڕادەگەیەنێ. پەنا بەخوا ئەو کەسانەی خەڵک ئاوا لێیان دەترسێت وەڵڵاهی ئەوانە لە قیامەتا ماڵوێرانن، خراپترین خەڵکن لای خوای پەروەردگار. دروستە بە ماڵ و منداڵەکە بڵێ بە قوربان وریای خۆتان بن، ئایەتل کورسی بخوێنن فڵان کەس چاوی زۆر پیسە، فڵان کەس دەرونی زۆر پیسە، فڵان کەس قسە فڕێدەدا، قومبەلە ئەخاتە ماڵەوە. واللهی میوانی وا هەیە چۆتە ماڵێکەوە ئەو ماڵە هەرچی عیبێ نەیان بووە بە چوار قسە ئاژاوەیەکی دروست کردەوە بە ساڵێک حەل نابێ. ئەبێ بڵێ خوایە لەو بەڵایە لام دەی کە بێت دوو قسە بۆ خێزانەکەت بکا بۆ کچوکڕەکەت بکا وا ماڵ دوێران دەکا بە هەزار پیاوی وەکو جەنابتان چاک نابێتەوە ئەو ماڵە. ئەوە بەڵایە، ئەمە دروستە غیبەتی بکەی بڵێ فڵان کەس بەڵای کۆمەڵگایە بەڵام ئیدارەی لەگەڵا بکە کە هال لە شەڕی خۆت لادا قسەت نەرم بێت دوعایەک بکە و ئاوێکی بدەی و چایەکی بدەی و بیکە دەرەوە. حتى وەکو پێغەمبەری خوا صلی بە حکمت خۆی لە شەڕی ئەم پیاوە پاراست و فەرمی خۆتانی لێ بپارێزن. قسەی کۆتاییمان ئەوەیە بەڕێزان، ئایا غیبەتی کافر دروستە؟ ئێمە تا ئێستا باسی ئەومان کرد غیبەتی موسڵمان حرامە. جەناب لەم شارەدای مەسیحی تێدایە. ئەمە پەیامێک بێ بۆ ئەو کوردە خۆشەویستانەمان، بۆ ئەو براو خوشکانەمان کە ئێستا لە هەندەرانن، لە شوێنێکا دەژین، لە وڵاتێکە کار دەکەن، مسلمانی بەدەگمەن لێیە، هەمووی مەسیحیە، جوولەکەیە، تۆ لە کوردستانە یەزیدی لەگەڵایە، کاکەیل لەگەڵایە، ئەنواعی دینی تر لەگەڵدایە. ئایا دروستە ئەو کوردە بەڕێزانەمان لە ئەوروپا غیبەتی خەڵک بکەن بڵێ فڵان کەسی عەرەقخۆری، شەرابخۆری، بەرازخۆری مەسیحی ئاوا بوو؟ تۆ دروستە لێرە بە یەزیدیەک دراوسێتە لەگەڵ تا ئیش دەکا دروستە غیبەتی بکەی بڵێ کوڕە خۆ موسڵمان نییە، مامۆستا باسی غیبەتی موسڵمانی کرد. ئەمە پرسیارێکە حەقە لەسەری بوەستین، ئەم خاڵە زۆر گرنگە. ومێدەوارم ئەم قسانە خۆزگە تەرجمە بکرانایە بە ئینگلیزی، بڵاو بکرانایەوە، بیان کوتایە خەڵکی ئەوروپا، خەڵکی غەیرە موسڵمان. ئەمە نەزەری ئیسلامی ئێمەیە بەرامبەر بە ئێوەی ناموسڵمان. بزانن ئەم ئیسلامەتی قەت زەرەری بۆ کەس هەیە، دەیگوێ بگرن بۆ کتێبەکانمان کە 1000 ساڵ لەمەوە بەرنووسراونەوە بە دەستخەتی مەلا گەورەکانی ئیسلام ئاوا ئامۆژگاری میلەتی خۆیان کردووە. لە کتێبی الدر المختار لە حاشیە ئیبن عابدین لە مەسەبی ئەبوو حەنیفەدا، ناوی کتێبەکان هەمووی دەڵێم، بەرگی 3 لاپەڕەی 344 دەفەرمێ وتەحرم غیبەتەه کەلموسلمی، حرامە غیبەتکردنی مەسیحی و جوولەکە و کاکەیی و یەزیدی هەر وەکو غیبەتی موسڵمان حرامە، هەر وەکو غیبەتی موسڵمان حرامە بە هیچ شێوەیەک بۆ نییە باسی غیبەتی ئەوانیش بکەیت. هەر لە حاشیە ئیبن عابدیندا لە بەرگی 3 لاپەڕەی 418 دەفەرمێ أما النص شريعة إسلام يمنع المسلم من أن يقول للذمي يا كافر يا عدو الله لتأذيه بمثل هذه العبارات ويستحق المسلم التعزير أي العقوبة. دفرمي حرامة مسلمان دبل لأن الصلاة داري مسلمان ومنعي بكري بويك بمسيحيك بجولكيك بيزيديك بكاكيك بهر آينك بكومونيستيك بشيوعيك بڵێ هەی کافر هەی دوژمنی خوا، حرامە ئەوەی پێ بڵێ. بۆ؟ چونکە دڵی ئازار دەخوا. ڕاستە ڕەم بە کابرا دوژمنی خوایە، ڕاستە کابرا کافرە بە دینی محەممەد صلی الله علیه و سلم خۆمە درۆ نییە، بەڵام ئازاری دڵ و دەرونی مەدە، ئازاری مەدە. پێی مەڵێ هەی کافر با کافریش بێ، پێی مەڵێ هەی دوژمنی سەرسەختی خوا با دوژمنایەتی خوش بکە، لێی گەڕێ ئەوە خوا هەیە، ئەوە قیامەت هەیە، خوا ئەم حسابێ بە تۆ نەسپاردە لە دنیادا محاسەبەی خەڵک بکەیت. ئەمە شەریعەتەکەی ئێمەیە. دەفەرمێ ئەگەر موسڵمانێک زمانی لێی ترازا و قسەیەکی بە مەسیحێک و بە مەسیحی کوتی هەی کافری بێدین، هەی مەلعون، هەی خوانەناس، هەی دوژمنی خوا، ئەبێ حاکم بیگرێ و بیکاتە زیندان و عقوبەی غەرامەی مالیشی بدە، حتا ئەم پیاوە گەرنی ئازادەکە. نابێ مسلمانەوە بڵێ. بەداخەوە لە کوردەواری ئێمەدا نازانم ئەوە لە شۆ هاتبوو، جاران لە بیرمە ئەگە بەلای گۆڕی جوولەکەیەکە خەڵک بڕۆشتا بوو بەردێکت فڕێدایە سەری. دەی باشە ئەمە بە زیندوی دروست نییە وای پێ بڵێ چۆن دەبێ بە مردووی بەرد خێسە گۆڕەکەی، نابێ بەرد بە گۆڕی جوولەکەش دادەی، نابێ نەعلەت لە کەس بکەی، زمانت پارێزە ئەزیزم. دوعای هیدایەتی بۆ کە بڵێ یا ڕەبی خوایە هیدایەتی بدەی، قسەی شیرینی لەگەڵا بکە. ئەمە قسەکانی شەریعەتی ئێمەیە. فقيه أصول مالكي إمام قرافي لكتاب الفروق دا لمجلد سيادة لا بريد شواردة دا فمن اعتدى عليهم ولو بكلمة سوء أو غيبة
فقد ضيع ذمة الله وذمة رسوله وذمة دين الإسلام. ئەگەر کەسێک دەست درێژی کردە سەر نامسڵمانێک جەهە دینێکی هەیە بە غەیبەتێک بە جوێنێک دەفەرمێ خوای تووڕە کردووە پێغەمبەری تووڕە کردووە مسڵمانانی تووڕە کردووە هەی وادڵە لەبەر خوا ژنێوی پێ دەڵێم والله خوا تووڕە کردووە خوا دەفەرمێ ئەو قسەم بە تۆ نەسپاردووە ئەوە حسابی لای منە ئەوە دێتەوە بەر دەرگای من خۆم دەزانم چی لێ دەکەم من خۆم دەزانم عقوبەی دەدەم عەفوی دەکەم ئیشی خوا بە خۆت مەسپێرە لەبەر خوا قسە بە خەڵک مەڵێ بۆیە ئەو برایانەمان ئەو خوشکانەمان کە لە ئەوروپا دەژین لە هەر وڵاتێکن لە ئیسرائیلن لە دەوڵەتی جوولەکەن لە ئەمریکا لە دەوڵەتی مەسیحین ئەو کوردانەمان کە لێرە یەزیدون و ئاوارن و لە ناوتاندان بە هیچ شێوەیەک بۆ نییە غەیبەتی بکەیت بە هیچ شێوەیەک بۆ نییە بڵێ هەی دوژمنی خوا بە هیچ شێوەیەک بۆ نییە خیانەت لە ماڵی بکەیت ئێمە کوردانێکمان هەن بە حسابی دڵسۆزیەوە لە ئەوروپا خیانەتیان لە خەڵک کردووە کوڕەماڵی کافرە دەگوێ بگرن لە شەریعەتی ئیسلامدا دەفەرمێ ئەگەر کابرایەکی مەسیحی گۆشتی بەرازی لە ماڵەدا نابوو بۆ خۆی دەیخوارد حرامە لە دینی ئێمەدایان نا حرامە عەرەقی دەخواردەوە حرامە یان نا حرامە لە ماڵی خۆیدا دەیخواردەوە مسڵمانێک چوکتی لەبەر خاتری خوا گۆشتەکەی لێفڕێ دەدەم نایڵم گۆشت بەراز بخوا با تووشی زەرەر نەبێ لەبەر خوا کوپەی عەرەقەکە و شوشەکەی لەسەرا دەشکێرم و دەیڕێژم نایڵم عەرەق بخوا دەفەرمێ دەبێ ئەو مسڵمانە بژیرێ و پارەی گۆشت بەراز و عەرەقەکەی لێ بسێنرێتەوە بدرێتەوە بە مەسیحیەکە ئەو مافە بە تۆ نەدراوە ئەو بە دینی خۆی وای دەخوا ئەو خۆی حەڵاڵی کردووە تۆ خۆت مسڵمانی و پابەندی بە ئیلتیزامی دینەکەی خۆتەوە نابێ غەژ لە کەس بکەی نابێ لە هیچ وڵاتێکی دنیادا غەیبەت زمانت ڕابێ بەوەی وشەیەکی ناشرین بە غەیری مسڵمانێک بڵێ دەی شانازی بە دینی ئیسلامێکەوە دەکەین کە ئاوا ڕێزی مرۆڤ دەگرێ ئەمە ئیسلامی ئێمەیە خەڵکی دنیا وەرن تەرجمەیکەن ئەم وشانە بە ئینگلیزی بە هەموو دنیای ڕابگەێنن هەر کەسێک ئەم ئیسلامەی دەوێ ئەمە دینی خوایە هەر کەسێکیش بە ناوی ئیسلامەوە خەڵک دەکوژێ نەک هەر غەیبەتی دەکات ملی دەپەڕێنێ ماڵی دەتەقێنێتەوە دوکانی دەسووتێنێ وەڵڵی کاکی من ئەوە ماڵی قەڵب سەر بە خاوەنەکەیەتی توخوا لەسەر ئیسلام و مسلمانانی حساب مەکەن ئێمە بە دەقی قسەکانی شەریعەتی ئیسلام قسە دەکەین ئینسانێکین هەویەکەمان یەک شتە هەوەی مسلمانان جاران لە جیاتی ناسنامەی باخەڵ یەکشت بوو المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمانێک کە سەرفرازی لای خوایە و قبوڵی لای خوا و پێغەمبەرە ناسنامەی ئەوەیە خەڵکی لە زمان و لە دەستی ئەمینن ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زمانی پێش دەست خست یعنی هەر کەسێک زمانی لە ئاستی خەڵکانە پاراست بەخوا دەستیشی ناپارێزێ ئەگە پەنا بخوا ئەوەندەت غەیبەت و بوختان بۆ خەڵک کرد وال لێدە خوێنیشی بخۆیتەوانە دڵ وەقرە ناگرێ نەخێر زمانت پارێزە بۆ ئەوی دەستن نەچێتە خوێن و ماڵی خەڵکەوە داواکارم لە خوای پەروەردگار یا ربی خوا زمانمان پارێزی لە غەیبەت و لە بوختان و لە درۆ یا ربی خوایە زمانمان ڕابێنی لەسەر ئەو هەموو جوانیە لەسەر ئەو هەموو چاکەیە کە هەیە زمانمان بە یادی تۆ بە خوێندنی قورئانەکەی تۆ بە زیکری تۆ بە سڵاوە لەسەر پێغەمبەرەکەی تۆ صلی الله علیه وسلم ڕابێ یا ربی خوای هەر کەسێک غەیبەتمان کردو دەستمان پێ ناگا بڵین گردنمان ئازاکە خوای لە جیاتی ئێمە پاداشتی دەیە و گردنی ئێمە لە ئاگر ئازاد کەی تەوبە بێ لە گوناهەکانمان کە بە زمان کردومانە هیدایەتمان بدەی بمان پارێزی لە ڕەفیقێک لە مەجلیسێک کە غەیبەتی خەڵکی تێدا دەکرێت یا ربی خوا لە دینەکەی خۆت جوانتر شارەزامانکەی ببین بە نمونەیەکی جوان ئیسلامێکی واقعی ڕاستەقینە نیشانی خەڵکی دنیا بدەین یا ربی خوا ئەو کەسانی نەخۆشن بە ڕەحمەتی خۆت بە شیفای خۆت یا شافی یا ئەڵڵا شیفایان بدەی یا ربی خوا هەر کەس نەخۆشە شیفای بدەی هەر کەس دڵ و دەرونی نەخۆشە و دڵ بە خەمە خوا شیفای نەخۆشە دەرونیەکان بدەی هەر کەسێ دڵ بە ئازارە خوا ڕەحمی پێ بکەی هەر کەسێک کوڕەکانی کچەکانی لێی دوورن خوایە ڕۆڵەی مسلمانان لە هەر شوێنێکن بیان پارێزی کوڕەکانمان پێشمەرگەکانمان خوایە لە پارێزگاری ئەم کوردستانەدا حیفزکەی ئەم پارچەی کوردستانەمان خوای گەورە بۆ پارێزی لە ناکۆچی ناوخۆ بمان پارێزی و ئیسلاحی حاڵمان بکەی و ئەم حیزبانەژە ناو خۆیاندا پێک بێن و دڵی ئەم میلەتە خۆش بێ ئەوەی دەستکوتە دەرگای ڕست و ڕۆزی لێ بکەیەوە ئەوەی چاکە چاکتری کەی ئەوەی خراپە خوایە هیدایەتی بدەی یا ربی خوایە عاقبەتمان بەخێر بجێڕی و قیامەتمان ئاوەدان کەی آمين آمين والحمد لله رب العالمين.